دەست بە گفتوگۆکانمان دەکەین شرۆڤەی زیاتری ئەم جەنگە دەکەین لەگەڵ میوانەکانمان بەڕێز پاڤێل فلینکهاور شارەزای سەربازی و بەرگری ڕووسی لە مۆسکۆ لەگەڵمانە. بەڕێز پاڤێل زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. هەروەها دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 کە لەگەڵمانە چەندین شەو. دکتۆر زۆر بەخێر بیتەوە. بەڕێز پاڤێل با سەرەتا لەگەڵ ئێوە قسە بکەم کە چۆن لە جەنگەکە دەڕوانن و رووسیا چۆن لەم جەنگە دەڕوانێت. لە مۆسکۆ چەندین تیۆری دژ بە ئەمریکا لە مۆسکۆ هەن و ئەمریکیەکان وەک هۆکارێک دەبینن بۆ ڕێگریکردن لە رووسیا بۆ ئەوەی رووسیا لە جەنگی دژی ئۆکرانیا شکست بهێنێت. بەڵام لە هەمان کاتدا رووسیا نایەوێت لەم جەنگە لە دژی ئێران یاخود لە دژی ئەمریکا لە جەنگی ئێران بەشدار بێت، تەنیا لە ڕووی دیپلۆماسیەوە هەماهەنگی دەکات و هەموو ئەوانەشی کە دەگوترێت سەبارەت بە رووسیا بەشدار بێت لە جەنگەکە هەموو پروپاگەندەن و لە 4 ساڵی ڕابردوو لەو 4 ساڵەی کە لە جەنگی ئۆکرانیا بەشدارە رووسیا دەیەوێت ئەمەجەکانی خۆی بەدی بهێنێت و دەیەوێت پەیوەندیەکانیشی لەگەڵ ئەمریکا لەگەڵ سەرۆک ترەمپ درێژە پێ بدات. نایەوێت سەرۆک ترەمپ لە رووسیا تووڕە بێت. باشە، ینی زۆر باس لەوە دەکرێت کە رووسیا هاوکاری ئێران دەکات بە تایبەت لە ڕووی تەکنەلۆژی سەربازیەوە. بۆچی رووسیا ئەمە ڕەت دەکاتەوە و ئایا بەڕاستی رووسیا نایەوێت هاوکاری هاوپەیمانەکەی بکات؟ دەکرێت هەندێک ئەڵگۆڕی زانیاری هەبێت، زانیاری هەواڵگری دەکرێت ئەمە ڕووی دابێت، بەڵام لەوە زیاتر هیچ شتێکی دیکە نەبووە و لە چەند ساڵی ڕابردوو رووسیا ڕاستەکە سیستمی سەربازی و چەکوچۆڵی داوەتە ئێران و هەروەها ئێرانیش لە بەرامبەردا لە جەنگی ئۆکرانیا هاوکاری و رووسیای کردووە، بەڵام لەم جەنگەدا جگە لە هەندێک هەواڵگری سەربازی کە دەکرێت هەبوو بێت لەوە زیاتر نییە، چونکە رووسیا ئێستا خۆی لە جەنگدایە و هەوڵ دەدات خۆی سەرنجی لەسەر ئەم جەنگە بێت، نایەوێت لە جەنگێکی دیکە بەشدار بێت و لەوە زیاتر هیچ شتێکی دیکەی پێشکەشی بە ئێران نەکردەوە وەک باسم کرد و ناشەوێت دژی ئەمریکا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بجەنگێت و مۆسکۆ کۆشکی کرملن نایانەوێت سەرۆک ترەمپ تووڕەکەن، چونکە پەیوەندیەکان تاوەکو ئێستا باشن لەگەڵ ئەمریکا سەبارەت بە دانوستانەکان لەگەڵ ئۆکرانیا و سەبارەت بە جەنگی ئۆکرانیا، بەڵام ئەوەی کە ڕوونە رووسیا هیچ بەشدار نابێت لەم جەنگە. دەستخۆش لەگەڵم بمێنەرەوە بەڕێز پاڤڵ. دکتۆر دڵزار، ئێوەش پێتان وایە کە رووسیا نایەوێت بەشداری ئەم جەنگە بکات ئەگەر بە هاوکاریکردنی ئێرانیش بێت؟ خۆی لە ڕاستیدا رووسیا ڕەنگە نەیهەوێتن بە شێوەیە ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە، بەڵام بە ناڕاستەوخۆ گومانی تێدانیا کە رووسیا پێخۆش نییە ئەمریکا بەسەر ئێران سەرکەوێتن، چونکە ئەوە ململانەیەکە ململانەیەشی تەنها پەیوەندی بە کێشەیەکی دێرینی یاخود درێژخایەنی نێوان ئێران و ئەمریکاوە نییە یاخود ئێران و ئیسرائیل، بەڵکو پەیوەندی بە هەژمونی هێزگەرایی هەیە لە ناوچەکەدا. ئەوەی کە ئێران و رووسیا و چین و کۆریای باکوور و چەند وڵاتێکی تر دەخاتە بەرەیەک لە بەرامبەردا لە بەرامبەریاندا ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی دەبیندرێن، بۆیە رووسیا گومانی تێدانە نایەوێت ڕاستەوخۆ بچێتە جەنگ، چونکە ئەمە دەبێتە جەنگێکی سەرتاسەری کە ئەمەش هەر لێچێک لە وڵاتە زلێزانە خۆیان لەوە بە دوور دەگرن. وەکو ئەمریکاش ئێمە دەزانین کە وڵاتی ئۆکرانیا هەرێمێکی بچووکە ئەگەر بەراورد بکرێت بە زلهێزێکی وەکو رووسیا، بەڵام توانیوێتی نزیکەی 4 ساڵە خۆی ڕابگرێ بەرامبەر بە رووسیا. ئایا ئەمە توانای ئۆکرانیا کە هێندە توانیوێتی خۆی ڕابگرێت؟ نەخێر، بەڵکو لە پشتەوەی ئەو وڵاتانە هەن کە
پشتیوانی لەمانەوەی ئۆکرانیا دەکەن کە خۆشیان دەزانن چێنە بۆیە بە هەمان شێوە رووسیاش هەمان ڕۆڵ دەژێڕێتن لە ئێران و ڕۆڵەکەش تاکوی ئێستا هەروەکو باسیشی کرد لە ڕووی هەواڵگریەوە هاوکاری ئێران کراوە ڕەنگە لە قۆناغی دواتردا ئیتر ئەوان پەیوەندەکانیان زیاتر تونند و تۆڵ بکەن و ئێران تاکوی ئێستا خۆی وان نیشان دەداتن کە ئەوەی کە بەکاری دێنێ هەموو پێداویستی و بەرهەمی ناوخۆییە تاکوی ئێستا پەنای بۆ هاوکاری و بەرهەمی سەربازی وڵاتانی تر نەبردووە وەکو چین و وەکو رووسیا ڕەنگە لە قۆناغی داهاتوودا ئەگەر ئەم موشەکانەی ئێران کە کۆتایی پێبێتن یان ئەوە تا ئەگەر لەو قۆناغێکدا کە ئێمە دەزانین ئەمریکا تاکوی ئێستا وەکو لە ڕاگەاندنەکانش باسی دەکەن تیشکیان زیاتر لەسەرەوەی لە لێدانی کارخانەکانی بەرهەمێنانی چەکە ئەگەر بە تەواوی پەچیان بخەن و چەکی ئێران کۆتایی پێبێتن دەکا لێرە بۆمان دەردەکەوێتن کە رووسیا هاوکارین ئێرانی نەکردو لە ڕووی پێدانی موشک وەکەوەی ئێران بە پێدانی درۆن هاوکاری وڵاتی رووسیای کرد لە جەنجی ئۆکرانیا کەواتام قەرزە نادرێتەوە لەلایەن رووسیاوە بۆ ئێران خۆی ئێمە ڕاستی نازانین بڵێن چی بەڵام ڕەنگە و هاوڕێمان پێی ناخۆش بێ رووسیا زۆر جار هاوڕەکانی خۆی بەجێ دەهێڵێتن بەرژەوەندی خۆیان لە بەرچاو دەگرن ئەمە لە مێژووی خۆیاندا ئەم شتێ زۆر دووبارە دەبێتەوە ئەو وڵاتانە تەنها بیر لە بەرژەوەندی ئەساسی خۆیان دەکەنەوە و بەرژەوەندی وانیش ئەوەیە کە لە زۆر قۆناغدا هەندێک لایەن بەکاردێنن بەڵام ئەو کاتێک کە دەستکەوتێک بەدەست دەخەن دەکشێنەوە ئەوەش کە لە ساڵی 1946 ئێمە بینیمان لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن پشتیان لە کۆماری دیموکراتی کوردستان کرد و کۆماری ئازربایجان کە دوو کۆمار بوون هێزەکانی خۆیان لەوێ کشاندەوە دوای ئەوەی نەوتیان لە ئێران وەرگرت ڕەنگە ئەمەش لە ئێرانیش دووبارە بکرێتەوە ئەو کاتێک کە پەیوەندیەکانیان یاخود ئاڵوگۆڕێک بکەن لە سیاسەتی نێودەوڵەتیدا لەگەڵ ئەمریکا بەرامبەر بە ئۆکرانیا وەکەوەی لە سووریاش بینیمان خۆ رووسیا تاکو لە 2014 تاکو کۆتایی 2025ش هەر رووسیا پشتیوانی لەمانەوەی ئەم ڕژێمە دەکرد بەڵام لە کۆتاییدا بەجێهێشت بۆیە ئێمە باوەڕ ناکەم یعنی رووسیا هاوکاری سەربازی ئێران بکاتن بە پێدانی چەکی سەربازی پێشکەوتوو بۆ ئەوەی بەرەنگاری ئەمریکا بێتەوە بەڵام لە ڕووی هەواڵگریەوە گومانی تێدانەیە کە هاوکاری دەکاتەوە هاوکاریەکانیشی بەردەوام دەبێت زۆر باشە بەڕێز پاڤڵ پێتان وایە کە ئەوەی کە ئێستا ئێران دەڵێت ئێمە 105 موشەکەکانمان بەکارهێناوە لە بەرامبەر ئەمریکا دەڵێت 185 توانای موشکی ئێرانمان لەناو بردووە کامیان نزیکن لە ڕاستیەوە و دەکرێت بڵین ئێران تاکی بەرگێم جەنگە دەکرێت وەکو شارەزایەکی سەربازی و بەرگری ئەگەر وەڵامم بیتەوە سپاس دەکەم ئاشکرایە کە ئێستا ئێران لە جەنگدایە و لەم جەنگەشدا هەردوو لە زیادەڕەوەی دەکەن لە زانیاریەکان لە خستنەڕووی زانیاریەکان بۆ ئەوەی بە تەواوی دڵنیا بینەوە لەوەی کە ئایا ئێران لە 100% توانە موشکی و درۆنیەکانیان لە ناو دەچێت نەخێر ئێران لە 100% ئەم چەکانە لە ناو ناچن چونکە سەرڕای سزاکان سەرڕای ئەو سزا درێژخایەنانەی خراوەتە سەر ئێران بەڵام هێشتا ژێرخانی بەرهەمێنانی موشک و درۆن لە ئێران پەکی نەکەوتووە ئێران خۆی موشک و درۆن دروست دەکات بۆیە ئەوەی کە دەگوترێت لە 100% توانای درۆنی و موشکی ئێران لە ناو ببرێت دوورە لە ڕاستیەوە من لەو باوەڕەدام کە ئێران دەتوانێت بەردەوام بێت لەم جەنگە چونکە خۆی درۆن و موشک دروست دەکات و هەروەها ئەو پەناگە و کۆگایانی چەک کە لە ئێران لەلایەن ئەمریکاوە بردومان دەکرێن لە 100% بردومان نەکراون تاوەکو ئێستا و ئێرانیەکانیش بە بڕوای من دەتوانن خۆیان ڕابگرن لەم جەنگەدا ڕاستە لەوانەیە لە ڕووی استراتیژیەوە هەنگاو بە هەنگاو لاواز بکرێت بەڵام تاوەکو ئێستا هیچ دیار نییە کە ئێران نەتوانێت ئەم جەنگە درێژە پێ بدات. پێتان وایە کە لاوازکردنی ئێران ئامانجی ئەمریکا و ئیسرائیلە و لەوەیەتی ئیدی کۆتایی بە جەنگەکە هێنن لەگەڵ ئێران؟ تا ڕادەیەک وایە دەزانین کە
ئێران وڵاتێکی زۆر گەورەیە زیاتر لە 90 ملیۆن دانیشتوانەکەیەتی و ناتوانین بڵێن کە ئەمریکا تەنیا لە بردومانکردن ئەم ڕژەمە دەڕوخۆنێت و ئێران لە ناو دەبات وەکەوەی کە بینیمان لە ئەفغانستان ئەمریکا شکستی هێنا و لە چەند جەنگێکی دیکە شکستی هێناوە ئێستا لە ڕووی سەربازیەوە فشارێکی زۆر خراوەتە سەر ئێران و بڕیاردراوە کە لە ڕووی سەربازیەوە بتوانن گۆڕانکاری لە حکوومەتی ئێران بکەن و ئێمە دەزانین کە بە بەردەوامی ئەم جەنگە هیچ بژاردەیەکی دیکەیان نابێت و هیچ ئامانجێک بەدینەیەنە باشە ئاسۆی جەنگەکە بەرەو کوێ بینن ینی ئەمڕۆ 11 ڕۆژە جەنگ بەردەوامە هەردوو لە ینی تێچوێکی زۆری ئەم جەنگیان لەسەر کەوتووە و هەروەها هیچ لایەکیان ینی نە ئەمریکا نە ئیسرائیل ناتوانن لە ڕووی هێزی پیادەوە بڕۆنە ناو خاکی ئێرانەوە پێتان وایە کام جەنگە بەرەو کوێ ئەڕوات دەکرێت هێرش بکرێتە سەر ئێران لە ڕووی هێزی سەربازی پیادەوە و لەوانەیە دەسوەردانێکی سەربازی لە زەویەوە هەبێت و لەوانەشە ئێران فشار بخاتە سەر کۆمەڵگەی نێودەوڵەتی بەداخستنی گەروی هۆرمۆز و دەزانین ئێستا لە ڕووی ئاسمانەوە بە تەواوی ئاسمانی وڵاتەکە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە کۆنتترۆل کراوە کە فڕۆکەی بۆم هاوێژی B-52 بەکاردەهێنێت و هەروەها ئەم فڕۆکەیە دەکرێت زۆر کاریگەر بێت ئەگەر بەکار بهێنرێت لەسەر خاکی ئێران و لە ئاسمانی ئێران و ئەگەر ڕژێمی ئێرانیش بەردەوام بێت لەسەر ڕێبازی خۆی و بەردەوام بێت لە خۆڕاگریەکان لەوانەیە استراتیژیەکی دیکە بەکار بهێنرێت و هەروەها ئەو پرۆپاگەندانش کە هەردوو لا بڵاوی دەکەنەوە لەوانەیە هەردوو لا سەرکەوتنێک بۆ خۆیان ڕابگەێنن. بەڕێز فلێگن هاوەرد لەگەڵم بمێنەرەوە دکتۆر دڵزار ئەوەی کە بەڕێز پاڤێڵ باسیەکات کە ئەڵێ لەوانەیە دەسوەردانی سەربازی پیادە بکرێت لە ئێران ئەمە گەرێکی چەند نزیکە بەهێزە خۆی ئەگەرەکان خۆی بەڵێ لە ئارەدا هەیە ئێمە لە بەرنامەی ڕابردوش باسمان کرد یەک لەو سیناریۆیانەی کە ئەمریکا ڕەنگە لە داهاتوودا بیگرێتە بەر دابەزاندنی هێزی دەلتا فۆرس و هێزی 82 ئاسمانی ئەمریکیە کە دوو هێزی لێدانی خێران ئەمانە تایبەتن و پرۆفشناڵم ڕاهێنراون بۆ هەندێک جم و جۆڵی تایبەتی سەربازی لە هەندێک شوێن دادەبەزن بۆ کردەوەیەکی خێرا و دواتر هێزی تری سەربازی بگاتن. ئەو کردەوە خێرایە لە ئێران چییە بێ؟ خۆی ئەو کردەوە خێرایە لێرەدا خوێندنەوەکان جیاوازە باس لەوە دەکرێتن یان ئەوەتە دەست بەسەر هەندێک ناوچەی سەرچاوی وەبەرهێنانی نەوت لە ئێراندا بگرن وەکو لە دوورگەی خارک کە دەکەوێتە کەنداو دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری بوشەهر لە ناو دەریایە بە دووری 25 کیلومتر ناوچەیەکی هەست ئەو دوورگەیە سەتانەوەتی نەوتی ئێرانی لێ بەڵێ یەکێکە ئەمە بە شادەماری نەوتی ئێران هەناردەی نەوتی ئێراندا دەدرێت ئەمریکا چاوی لەوەیە گومانی تێران نییە ئەمە یعنی ئەمە سەرۆکی ئەمریکان شاردوتەوە و زۆربەی ڕاوێژکارە نزیکەکانیشیان لەوانە لێنسی گراهام لە چاوپێکەوتنەکانی خۆیدا ئاماژەی بۆ کردەوە ئێمە لەمە دووە لە 130 داهاتی ئەم نەوتی ئەم وڵاتانە بەشدار دەبین یعنی ئەوانە و شەڕە لە پێناو هەروەها لە پێناو پاشەکشەکردنی سیاسی ئێران نییە بەڵکو لە پێناو پاشە کشەپێکردنی ئابووری چیەتی ئەمە یەک لە ئەگەرەکانە کە ڕەنگە ئەمریکا بۆ مەبەست هەندێک شوێنی ئابووری دەست بەسەردا بکرێت و ئەگەری دووەمیش بۆ دابەزاندنی هێزی سەربازی دەست بەسەراگرتنی ئەو شوێنانەیە کە ئەمریکا گومانی لێ دەکاتن ئەو یۆڕانیوەمە پیتێنراوەی کە تیادا هەڵگیراوە بۆ ئەوەی ئەم هێزە بچن بە خێرایی دەستی بەسەردا بگرن و دواتر بیگەڕێنەوە کە ئەمەش چەند ناوچەیەک هەیە باس لەوە دەکرێت لە نەتەنز و فۆردۆ و ئەسفەهان ئەمە لە کاتی لە جەنگی 12 ڕۆژە لە بنکەی نەتەنزینەیە بەڵێ لی داوە بەڵام هەر هەما خۆی لە خۆیدا یعنی ئێمە لە دووڕاییەک دەبینین لە لێدوانەکان و لە ڕاگەاندنەکانی خودی ئەمریکاش ئەوان لەلایەک دەڵێن لێماندا و لەلایەک دەڵێن هێزی بۆ دادەبەزێنین ئەو یۆڕانیوەمەی کەلێتی ئەی کەواتە لەکوێدا لەبەر ئەوەی ئەم پێگە ئەتۆمیانە لە ژێرەوەی تیاکانن بۆیە ئەوان تەنها ڕەنگە توانی بیان دەواازەکەی تێک بشکێنن ئەو دەواازەی کە دەچێتە ژوورەوە بەڵکۆ ینی واتە
کاریگەری لەسەر ئەو شوێنەی کە بەرهەمهێنانی ئەتۆم و یۆرانیۆمی لێ دەپێندرێ لەسەر ئەوێ نەبووە بۆیە بۆ ئێرانیش ئاسانە تەنانەت لە دەستگا هەواڵیەکانی ئێرانیش بڵاو کراوەتەوە کە خەریکی ئەوەنە لە بنکەی فۆردۆ بچن هەندێک جۆری گازی تایبەت هەیە لەوێ لە ڕێگای چاکردنی دروستکردنەوەی ڕێڕەوێک بە شێوازی تونێل بچن بە خێرایی دەستی پێ بگەنن بۆ ئەوەی بە خێرا جۆرێک لە بۆم بەرهەم بێنن بۆ ئەوی بەرەنگاری ئەمریکا ببنەوە بەڵام بۆ ئەوەی کە دوایین وەڵام بۆ پرسیاری بەڕێستان دابەزاندنی هێز بۆ وڵاتی ئێران کارێکی ئەستەمە منیژەمەوەت لێ بپرسم کە ئایا ئێران دەستە وستانە وەستێ دواتر وەڵامە بەڕێز پاڤڵ بپرسم کە ینی بەڕاستی ئەوەی ئێستا ئەمریکا لە ئێرانی دەوێت زۆرینەی نەوتە؟ بەڵێ بە دڵنیاییەوە نەوت گرنگە. ئەمریکا و ترامپ لە خولی یەکەمیشدا و ئێستاش هەمیشە سەرنجیان لەسەر ئابووری و ڕێککەوتنی ئابووری بووە و ڕێککەوتنی ئابووریشان بە دڵنیاییەوە خسۆتە بەردەم ئێران و هەروەها هەوڵ دەدەن کە لەم ڕێککەوتنەدا کەمێک سازش بە ئێران بکەن بۆ ئەوەی هاوکاری گروپە چەکدارەکانی نەکات و هەروەها هەوڵ دەدەن چەندین ڕێککەوتن لەگەڵ ئێران بکەن بۆ ئەوەی استراتیژی و پرۆگرامی موشکی خۆی هەندێک سازشی لەسەر بکات و هەروەها واز لە پرۆگرامی ئەتۆمی خۆی بهێنێت. ئەمە باوەڕی ترامپە و هەوڵ دەدات بەم ڕێککەوتنە کە بە بڕوای ئەو باش دەبێت بۆ تەواوی جیهان بۆ تەواوی ناوچەکە ڕێککەوتنێکی لەم شێوەیە لەگەڵ ئێران بکات و هەروەها بڕیارێکی داوە کە ئەگەر عەلی خامنەیی بکوژن چونکە ئەمە لە لای ترامپ بووە کێشەی سەرەکی بەڵام ئێستا دەبینین کە کوژراوە عەلی خامنەیی کەسێکی دیکە کوڕەکەی بۆتە ڕێبەری باڵا هەمان ڕێبازی باوکی هەیە چونکە ئەمە بیرۆڕای ترامپ وا بووە بەڵام تاوەکو ئێستا بیرۆڕاکەی بەو شێوەیە نەهاتووەتە پێشەوە و جێبەجێ نەکراوە. ئەمە قسەیەکە کە دەکرێت و ئەمە یەکێکە لەو پلانانەی کە ترامپ هەیبووە و ویستویەتی بەم شێوەیە ڕێککەوتن لەگەڵ ئێران بکات. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز پاڤێل فلێگنهاوەر شارەزای سەربازی و بەرگری ڕووسی لە مۆسکۆ لەگەڵمان بووی. دەست خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.